الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خوشک و برانی پشتیوان بەخوای گەورە دەچینە خزمەت کۆمەڵێک حەدیث لە حەدیثەکان و فەرمودەکانی پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە کتابی ئەربعین نەوەوی کە چل حەدیثی خۆشەویستی خوایە صلى الله عليه وسلم. بێگومان شارەزابوون لە فەرمودەکانی سەرۆرمان صلى الله عليه وسلم شارەزابوونە لە ڕەوشت و ئەخلاق و ژیانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. بۆیە خۆتان ئینشاءالله شارەزا بکەن، پشتیوان بەخوای گەورە حەدیثەکان و فەرمودەکانی خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم بەردەوام لە خزمەتی دابن، چونکە بەڕاستی زانایان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ زۆر ماندوو بوونە تا ئەم حەدیثانەیان بۆ ئێمە کۆ کردوێتەوە. فەرمودەی یەکەم لە کتابی ئەربعین نەوەوی حەدیثی یەکەم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بزانین چی بە ئێمە دەفەرمێت. یەکێک لە ئەو کەسانی کە هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە کونیەکەی ئەبوو حەفسە ئەمیری مؤمنینە واتە خەلیفەی ئیمانداران بۆ ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێ بیستم لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەیفەرموو إنما الأعمال بالنيات. بێگومان وەکان هەموو کردەوەکان بەپێی نیەتەکەیە. ئینسان چی نیەتێکیە لە کاتی ئەنجامدانی کردەوەکەدا. وإنما لكل امرئ ما نوى. مرۆ هەرچی نیەتێکی هەبێ بەپێی نیەتەکەی خۆی خوای گەورە بۆی دەنووسێت. کەواتە کاتێک کە تۆ عیبادەت و خواپەرستی دەکەی، قورئان دەخوێنی، نوێژ دەکەی، هەر عیبادەت و خواپەرستیەک ئەنجام ئەدەی بەپێی نیەتەکەی خۆتە. وإنما لكل امرئ ما نوى. چ نیەتێکت هەبێ ئەوەت بۆ هەیە. جا بە ئاگادار بی نیەتەکانمان بۆ خوای گەورە بێت. ئەو کەسێک کە نوێژ دەکات ئەگەر نوێژەکەی بۆ خوای گەورە بێت، بێگومان خوای گەورەیش بەپێی نیەتەکەی خۆی نوێژەکەی بۆ دەنووسێت. ئەو کەسێک کە نوێژ دەکات بوو ئەوەی حەیای نەچێ پەنا بەخوا، وەکو هەندێک کەس بە تایبەتی بە تەمەنەکان دەبینین گوێمان لێ زۆر جار دەڵێن ئەگەر نوێژ نەکەی نەگەر ڕۆژوو نەگرین حەیابان نەچێ. ئەو کاتە ئینسان ئەگەر نوێژ بکات بۆی حەیای نەچێ، ڕۆژوو بگرێ بۆی حەیای نەچێ، سەردانی قەبرستان بکە بۆی حەیای نەچێ، شوێنی جەنازە بکەوی بۆی حەیای نەچێ، بەپێی نیەتەکەی خوای گەورە بۆی دەنووسێ. چونکە نیەتی خوانی خوای گەورە بۆی نانووسێ کە ئەم عەبدە ئەم عیبادەتەی ئەنجام داوە بۆ من. بەڵام ئەگەر نوێژ بکەی، ڕۆژوو بگری، عیبادەتی خوا بکەی، هەمووشۆی خزم و کەسوکار بکەی، هەمووشۆی مزگەوت بکەی، بڕۆی بۆ قەبرستان، سەردانی گۆڕستان بکەی، لەگەڵ جەنازەدا بڕۆی بۆ خوای گەورە، خوای گەورە بەپێی نیەتەکەت بۆ دەنووسێت. کەواتە إنما الأعمال بالنيات. کردەوەکان بەپێی نیەتەکەیە. کردەوەیەک ئەنجام ئەدەی، نیەتەکەت چی بێ خوای گەورە ئەوت بۆ دەنووسێ. نیەتت چاک بێ، خوای گەورە چاکت بۆ دەنووسێ لە ڕێی مەلایکی لای ڕاستەوە. نیەتیشت خراپ بێ، خوای گەورە لە ڕێی مەلایکی خراپەوە فەرمانی کردەوە کە خراپەکەی لەسەر بنووسن. کەواتە وإنما لكل امرئ، هەموو مرۆڤێک، هەموو ئادەمی زادێک ما نەوە، ئەوەی کە نیەتی هێناوە بۆی ئەوەی بۆ هەیە. کەواتە با نیەتمان پاکەین و بۆ خوای گەورە کار و کردەوەکانمان پشتیوان بە خوای گەورە تەنها بۆ پەروەردگار بێت، بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار بێ. ئەو کاتە خوای گەورە ئینشاءالله پاداشتی گەورەمان دەداتەوە. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم شتێکمان بۆ باز دەکات بۆی زیاتر تێبگەین لەم فەرمودەیە. دەفەرمێت فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله. هەر کەسێک هیجرەتی کردو، کۆچی کردووە لەبەر خاتی خوای گەورەیتر، کۆچ لە شاری مەکە و بۆ مەدینە بێ، لە مەکە و بۆ حەبەشە بێ، بۆ هەر شوێنێتر بێ کە موسڵمانان کۆچیان کردووە. فمن كانت هجرته إلى الله ورسوله، هەر کەسێک هیجرەتەکەی کۆچکردنەکەی لە شوێنێکە و بۆ شوێنێکی تر، ئەو ڕۆشتنەی کە ڕۆشتووە ئەگەر بۆ لای پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم، ئەو بێگومان هیجرەتەکەی بۆ لای خوا پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. واتە ئەگەر نیەتی خوا بێت
و شوێنکەوتی سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم خوای گەورە بەپێی ئیخلاسەکە و شوێنکەوتنی سونەتەکە بۆی دەنووسێت فڵان کەس ئەم کردەوەی کە لەبەر خاتری خوا و لەبەرەوەی فەرمانی پێغەمبەری خوای لەسەر بوو صلی الله عليه وآله وسلم کەواتە ئەگەر شتێک بۆ خوا بکەی بۆ خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چونکە بەپێی فەرمانی ئەوان کردوتە ئەو هیجرەتە کە باس کراوە بەڵام ئەگەر تۆ عیبادەتی لە دنیادا ئەنجام بدەی مەبەستت خوا بێ بێگومان پاداشتەکەی دیارە مەبەستت شوێنکەوتی سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم بێگومان پاداشتەکەی دیارە بەڵام لێرە خاڵێکی ئاگاداری بین عیبادەت کاتێک کە ئەنجام ئەدرێ تەنها بۆ خوای گەورەیە کە دەفەرمێ إلى الله ورسوله مەبەستی ئەوەیە بەپێی فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەڵام عیبادەت تەنها بۆ خوا دەکرێ بەڵام ئەوەشی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی بە ئێمە کردووە ئەنجامی دەدەین پشتیوان بە خوای گەورە بەڵام ئەگەر ئینسانیش بە پێچەوانە و نیەتەکەی بۆ خوا نەبێت بێگومان خوای گەورە لێ قبول ناکات چونکە ئەو دەفەرمێ ومن كانت هجرته لدنيا يصيبها أي امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه هەر کەسێکیش هیجرەتەکەی کۆچکردنەکەی بۆ لای دنیا بێ و لەبەر دنیا بێ مەبەستی لەو کۆچکردنە دنیا بێ بۆی شتێکی دنیایی دەستکەوێت بە ئامانجێکی دنیایی بگات یاخود بۆ ئەوە بڕات کە لە فڵان شوێن هیجرەت و کۆچەکەم لەوێ ئافرەتێکەیە بەڵکو ئەو ئافرەتە مارەکەم و بیهێنم ئەوە هیجرەتەکەی و کۆچکردنەکەی بۆ لای ئەو شتێکە بۆی ڕۆشتووە واتە بەپێی نیەتەکەی بۆی دەنووسرێ ئەگەر بۆ خوا ئەنجامی بدەی خوا پاداشتی خێر دەداتەوە ئەگەر چاکەیەک ژت کرد بە ڕواڵەت چاکە بوو عیبادەت بوو بەڵام بۆ دنیا بوو وەک باسم کرد بۆی کە کابرا حیای نەچێت پەنا بەخوای گەورە زۆر جا گوێمان لێ دەڵێن ئەگەر نوێژ نەکەین حیامانەچێ ڕۆژوو نەگرین حیامانەچێت چونکە گەنج و مناڵ هەمووی نوێژ دەکات ڕۆژوو دەگرێت پەنا بەخوا گەر ئینسان ئەم نیەتەی هەبێ و ئەم مەبدەئەی هەبێ لەبەر حیاچوون عیبادەت بکە بێگومان خوای پەروەردگاریش دەنووسێت کە ئەم عەبدەی من بۆ من عیبادەتی نەکرد بۆ حیاچوون کردی پەنا بەخوای گەورە ئەو بۆ خوا نییە بۆ ڕیایە بۆ دنیایە ئەوە هیجرەتی ئەو ئینسانە بۆ لای ئەو شتێکە بۆی ڕۆشتووە واتە هیچ پاداشتێکی لای خوا نییە چونکە عیبادەتەکە و نیەتەکەی بۆ خوا نەبووە حەدیثی دووەم فەرمودەی دووەم بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئیمامی عومەر دەیگێرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت أفرمي بينما نحن جلوس عند رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم روجي كان إيما وكو هاولان دانش خزمتي بيغمري خوادا صلى الله عليه وآله وسلم بلام كاتك دانش تبوين إذا طلع علينا رجل كاتك مازاني بياويك بيدابو بياويك هاد بولامان رجل شديد بياض الثياب جلەکانی زۆر سپی بوو ئەو جلەی کە لەبەری دابوو ئەو پۆشاکی کە لەبەری دابوو سپی بوو شەدید و سەوادی شعر مووەکانی ڕەش بوو مووی ڕیشی مووی سەری زۆر ڕەش بوو لا يرى عليه أثر السفر هیچ شوێنەواری سەفەری پێوە دیار نەبوو چونکە جاران خەڵک خۆ ئەوکە ئێستا بە سیارە نەهاتووە یا بە پێ هاتووە یا بە وڵا هاتووە بێگومان تەپوتۆزی لێ ئەدا بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکان و شوێنە بیابانەکان کە تەپوتۆزاویە ئەم پیاوە جلەکەی زۆر پاک بوو وە کاتێکیش کە بینیمان تەماشا دەکەین موویەکی ڕەشی جوانی هەیە شوێنەواری سەفەری پێوە دیار نییە بەڵام لە کاتێکشە وەلا یعریفه ئەحەد هیچ کەسێک لە ئێمەش نەیدەناسی واتە ئەم ئینسانە خەڵکی شاری مەدینە نەبوو و هەندێکشمان خەڵکی شاری مەکەمان ناسی و خەڵکی شاری مەکەیش نەبوو واتە سەرما لەو سوڕما بوو ئەم پیاوە غەریبە و ئاسەوار و شوێنەواری سەفەریشی پێوە دیار نییە دەفەرمێ حتى جلس إلى النبي صلى الله عليه وسلم هات خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم دانج لخزمتي خوشويستي خوا صلى الله عليه وسلم فأسند ركبتيه إلى ركبتيه ووضع كفيه على فخذيه فأسند واتا
ئەم پیاوە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت فأسند ركبتيه إلى ركبتيه هەردوو ئەژنۆی خۆی لەگەڵ ئەژنۆی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم جوود کردواتە بەرامبەری دانیشت چۆ پاڵی ڕێک بەرامبەری ئەژنۆیان جوود کرد و دەفەرمێ هەردوو دەستی ناولەپی لەبان ڕانی خۆی دانا بزانی بۆ چی دەڵێت واتە وەکو کەسێک کە بێ فێری عیلم بێت وەکو قوتابیەک کە بێ فێری عیلم بێت هاتۆتە خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم وقال يا محمد صلى الله عليه وسلم أخبرني عن الإسلام وتي أي محمد صلى الله عليه وسلم هواڵم پێ بدە سەبارەت بە ئیسلام ئیسلام خاڵێکی ئاگاداری بین ئێمە زۆر جار جیاوازی ناکەین نێوان ئیسلام و مسلیمەوە واتە مسلمان ئیسلام دینەکەیە بەڵام مسلمان ئەو خەڵکەی کە شوێنی ئەو دینەی ئیسلام دەکەوێت فڵان کەس وەڵا جاری وای دەڵێن فڵان کەس ئیسلامە ئەوە وشەیەکی زۆر غەڵەتە ئیسلام دینی خوایە فڵان کەس مسلمانە فڵان کەس باوەڕدارە بۆیە فەرمی ئیسلام چییە واتە پێم پێناسەی ئیسلام بۆ کە کاتێک کە فڵان کەس مسلمانە واتە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام چییە فقال رسول الله صلى الله عليه وآله وسلم الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله صلى الله عليه وآله وسلم فرمي إسلام چەند شتێکە هەر کەسێک ئەم شتانێتی هەبێ مسلمانە یەکەم ئیسلام بریتێ لەوەی شایەتی بدەی کە هیچ خوایەک نییە هیچ زاتێک نییە بە حەق ئەیستەی پەرستن بێت ئیلا زاتی ئەڵڵا نەبێت هیچ کەسێک عیبادەتی بۆ ناکرێ خواپەرستی بۆ ناکرێ داوای یارمەتی کۆمەکی لێ ناکرێ ئیلا ئەڵڵا نەبێت و شایەتیش بدەی کە محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم خوای گەورەیە ئەمە یەکەم ئەمە دنگەکان و پایەکانی ئیسلامە دووەم فەرمی وتوقیمە سەڵاه فەرمی نوێژەکانت بکەی واتە نوێژکەر بی دوایەوە کە شایەتمان دەهێنی کە هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا زاتی ئەڵڵا نەبێ کەواتە ئەبێ عیبادەت بۆ ئەو خوایە بکەی عیبادەتەکان چییە؟ یەکەمیان نوێژە بەس تەنها ئەو کیفایەت نییە بڵێمان دەهێنم و تەواو هیچ شتێک ناکەم شایەتمان ئەوەی لە تۆ دەوێت کە تۆ نوێژکەی وتؤتي الزكاة زكاتي مالو سروت سامانكي خودكي كاتي قشت حدي زكاة وتصوم رمضان مانجي بيروزي رمضان بروجو بيت وتحج البيت إن استطعت إليه له أمجا حجي مالي خواي قربكي أقل لتوانات ذهبو هم لا شو لتوانات ذهبو ولا شا وكو جيرفانو مادي أو كاتتو واجبة لسرت حج بكي بەڵام ئەمڕۆ پرسیارێک دروستە بێ خەڵکێ پارەی هەیە بەڵام ناچێ بۆ حەج بێگومان ئەگەر پارەی هەبێ و هەوڵ بدات ناوی دەرنەچێ و لە تیجاریش نەبێت لە ڕێگاکی تیجاریشەوە نەبێت بڕوات بێگومان گوناهبار نابێ بەڵام خەڵکی وایە پارەی زۆرە بەڵام ناوی دەرناچێ تەماشا دەکەی دەڵێ من عوزرم هەیە بەڵام لە کاتێکە پارەی ئەوەندە زۆرە دەتوانێت لە ڕێگای تیجارەتەوە کە هەندێک جار خەڵک بە تیجاری دەڕوا دەتوانێت ئەوەش بکە لە کاتێکە ئەوە ناونووسینی بۆ شێوەی ناوێ بۆی ئەو کەسێک کە پارە و پولت هەیە توانای حەجت هەیە و بە پارێکی گرانتر حەجت دەست ئەکەوێ لە خوا بترسە و حەجەکەت کە و خۆت گوناهبار مەکە دوای مناڵ هیچت بۆ ناکە بە دڵنیای پێت ئەڵێم کەواتە ڕوکونەکانی پایەکانی ئیسلام پێنجن شایەتمان نوێژ زەکات ڕۆژوو حەج بۆ کەسێک لە توانایدا هەبێت ئێمەش کاتێک کە دەڵێن مسلمانین دەبێ لە کردەوەکانماندا ئەم شتانە ڕەنگ بداتەوە قال صدقت ئەم پیاوە سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕاستە فەرمی بێگومان ئیسلام ئەمەیە دەفەرمێ ئێمە سەرمان سوڕما
فعجبنا له يسأله ويصدقه سرمان صرما أم بياوة خوي برسيارك على بيغمري خوا صلى الله عليه وسلم وخوشي دفرمي راسه فرميت أم جاء فرمي قال فأخبرني عن الإيمان وتي محمد صلى الله عليه وسلم هوالم بيبدأ إيمان شيء إيمان شيء تعريف بيناسي إيمان بوك بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي إيمان أميه واتكي إيمان داره أوي أمشش خالي ديابي أمشش بايو ركني ديابي بيقمان أو إيمان داره بلان بنا بخوا إنسان باوري بيكك لما نبي بلا باورم بينيه بيكافر بيت إسلامك إيش بهمان شيء بلا باورم بينيه أن تؤمن بالله يكمش باورت بخواي جورها بيه باوای گەورە ئەوەیە بە تەنها بیپەرستی شەریکی بۆ بڕیار نەدەی بەو شێوەیە کە لە قورئان و سونەتە هاتووە باوەڕ بەخوای گەورە بهێنی بەو جۆرە باوەڕی پێ بهێنیت باوەڕهێنان بەخوای گەورە و مەلائیکەتیهی باوەڕهێنان بە مەلائیکەکانی خوای پەروەردگار سەلامی خوایان لەسەر بێ کە کۆمەڵێ مەلائیکی پاک و خاوێنن ژمارەیان چەند قاتی مرۆڤ ئەبێ سەلامی خوایان لەسەر بێ باوەڕمان بەوە هەیە کە مەلائیکەش دروستکراوی خوای پەروەردگارن بێگوناه و بێتاوان سەرپێچی فەرمانی خوای گەورە ناکەن بە هیچ جۆرێک وەک ئێمە یەکەم باوەڕت بە خوای گەورە بێ دووەم بە مەلائیکەکان و کوتوبیهی باوەڕت بە هەموو کتابە ئاسمانیەکان هەبێ کە لە پێش قورئاندا دان وەکو تەورات و ئینجیل و زەبور و سوحوف و ئەو هەموو کتابەی تریش کە باس نەکراوە چونکە 124,000 پێغەمبەر هاتوونە سەلامی خوایان لەسەر بێ بێگومان تەنها ئەم 4-5 کتابە نەهاتوو کۆمەڵە کتابی تر هاتووە بەڵام باس نەکراوە هەرچی کتابێکی ئاسمانی دابەزی بێتە خوارەوە باوەڕمان پێیەتی ئەوەی کە لە ئاسمانەوە دابەزی و بەڵام ئەوەی کە دەستکاری کراوە تەورات ئێمە ناڵین باوەڕمان بە تەورات و ئینجیل هەر نییە ئەوەی کە لە تەورات و ئینجیلە ما بێتەوە وەکو خۆی دەستکاری نەکرا بێ باوەڕمان پێیەتی ئەوەشی کە زیاد کرابێ و دژی دین بێت باوەڕمان پێی نییە بە هیچ جۆرێک چونکە ئەوە لە تەورات و ئینجیلە لە ئەسڵدا نەبووە وكتبه ورسله باورشت با همو پیغمبران هبی سلامی خوایان لسر بی که جماریان 124,000 پیغمبر با سلامی خوایان لسر بی واليوم الآخر باورت بروجي قيامت هبت روجي زیندوبونەوە روجي محاسبة روجي قيامت بهشت جهنم همو باورت بي هبت وفرمي وتؤمن بالقدر خيره وشره هر خوشيو ناخۆشیە کە ڕوو تێئەکات ئەوەی کە پێت خۆشە ئەوەی کە خۆشە کە ڕوو تێکا بێ باوەڕت بە هەر هەمووی هەبێت بە قەزا و قەدەری خوای گەورە بەڵام بەداخەوە خەڵکی ئەمڕۆ زۆربەی خەڵکی کاتێکە لێی ئەقەومێت ناڕەحەتی و ناخۆشیێکی بەسەرا دێ تەماشا دەکەی ناشکوری دەکات ناڵێ بە قەزا و قەدەری خوای گەورە ڕازیم مادەم الحەمدولله خوای گەورە ئەمەی تووشی من کردووە منیش بەوە ڕازیم زۆرێک لە سەلەفی ساڵح لە پیاوچاکان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ کاتێک خۆش دەکەوتن دەیان فەرموو ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە بۆ ئێمە ئێمەش ئەومان پێ خۆشە مادەم خوای گەورە بڕیاری داوە کە ئێمە نەخۆش بین ئێمەش نەخۆشیمان پێ خۆشە خوای گەورە بڕیاری بە تۆ داوە مناڵەکەت بمرێت تۆش ئەوت پێ خۆش بێ خوای گەورە بڕیاری پێت داوە تووشی زەرەر و زیان بی تۆش ئەوت پێ خۆش بێ خۆشی و ناخۆشی کە توش دەبێت لە ژیانی دنیادا بە هەمووی ڕازی بە چونکە ئینسانی موسڵمان دەبێت باوەڕی بەم 6 ڕوکنە هەبێ بەم 6 پایە هەبێ کە بەوەی دەبێتە ئینسانێکی ئیماندار و لە خوا ترس قال صدقت فەرمی ڕاستەکەی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بێگومان ئەمە ئیمانە قال فأخبرني عن الإحسان وتي أي محمد صلى الله عليه وسلم هەواڵم پێ بدە سەبارەت بە ئیحسان چاکەکردن چییە دوای ئیسلام و ئیمان ئیحسانمان هەیە کە پلەیەکی زۆر بەرزە خوای گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ خوای گەورە داوای لێکەن پێمانی بەخشێ إن شاء الله قال أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئیحسان ئەوەیە کە عیبادەت بۆ خوای گەورە بکەی وەکەوەی کە خوای گەورە دەبینیت یعنی ئەگەر تۆ خوای گەورە ببینی چۆن عیبادەتی بۆ دەکەی چۆن فەرمانەکانی جێبەجێ دەکەی چۆن خۆت ئەپارێزی لەو شتانەی کە لێتی حرام کردووە خۆ بێگومان ئەگەر تۆ خوای گەورە نەبینیت بە دڵنیایی خوای گەورە تۆ دەبینێت خوای گەورە ئاگای لە تۆیە کە تۆ عیبادەتی بۆ دەکەی خوای گەورە ئاگای لە تۆیە کە خۆت لە گوناه و لە تاوان دەپارێزی
بەڵێ فەرمی ئەوە ئیحسان و چاکەکردنە. کاتێک ئەم پیاوە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ لەم سێ پرسیارە تەواو بوو دەربارەی ئیسلام و ئیمان و ئیحسان. ئەمجا فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فأخبرني عن الساعة، هەواڵم پێ بدە دەربارەی قیامەت. قال ما المسؤول عنها بأعلم من السائل. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسێک کە پرسیاری لێ ئەکرێت کە منم باشتر نازانی لەو کەسێک کە پرسیارەکە دەکات. واتە تۆ چۆن نازانی؟ منش نازانم. هیچ کەسێک هاتنی قیامەت نازانی، بۆیە هەر کەسێک وتی فلان ساڵ فلان کات قیامەت دێ یەکسەر بڵێ ڕاست ناکەی، چونکە هیچ کەسێک نازانێ. ئەو تا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم گەورەترین مرۆڤە، بەڕێزترین مرۆڤە لای خوای گەورە سەلامی خوای لەسەر بێ نازانێت کەی قیامەت دێ. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لە مەلایکە زۆر نزیکەکان کە وحی بۆ هەموو پێغەمبەرانی ناوە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ نازانێت کەی قیامەت دێ. کەواتە هیچ کەسێک با ڕۆژی قیامەت نازانێت جگە لە ئەڵڵا. کەواتە منیش وەک تۆ لێی نازانم. قال فأخبرني عن أماراتها. ئەم پیاوە فەرمووی هەواڵم پێ بدە سەبارەت بە نیشانەکانی ڕۆژی قیامەت. ئایا قیامەت مادەم نازانی کەی قیامەت دێ؟ بە هەمان شێوە من نازانم کەواتە نیشانەکانی ڕۆژی قیامەت چیە؟ چۆن بزانین قیامەت نزیک بۆتەوە؟ فەرمووی ئەن تەلیدە الئەمەت ڕەبەتەها. واتە مەبەست پێی چیە لێرە؟ جاری وا هەیە ئافرەتێک چۆن جاران کۆیلە هەبوو، ئافرەتێک هەبوو کە نیزجاریە بوو، گەورەکەی خۆی ئەمری بەسەرا کرد، ئەمری بەسەرا کرد. ئەمە کارەساتە، وای لێ دێ نەک کوڕ بەڵکو کچ حکمەکە بەسەر دایکی خۆیدا. چۆن سەید و گەورە ئەمر بەسەر جاریە و بەسەر کەنیزەک و عەبدەکانی خۆیدا دەکات. ئەمە یەکێک نیشانەکانی قیامەت. ئەمڕۆ وای لێ هاتووە. ئەمڕۆ هەندێک دایکێک دەسەڵاتی کچەکەی خۆی نەماوە، کوڕەکەی خۆی هەروە بێنە پەنا بەخوای گەورە. هەر کاتێک کچ ئافرەتان بێڕێزیان بەرامبەر دایکی خۆیان کرد و حکمیان بەسەرادا و بە دایکیان وت ئاوا بکە و ئاوا مەکە، هەروەکو چۆن عەبدێک لە ژێدەستی گەورەی خۆیدایە ناتوانێت هیچ شتێ بکات بەبێ ئەمری ئەو، ئەگەر ئافرەتانیش ئاوا کەوتە ژێدەستی کچەکانی خۆیانەوە، ئەوە نیشانەی قیامەت نزیک بۆتەوە. ئەمە یەکێک لە نیشانەکانە کە کچ حکمەکە بەسەر دایکی خۆیدا فەرمانی پێ دەکات، دایکشی دەسەڵاتی بەسەریدا نییە. أما يك وأن ترى الحفاة العراة العالة الرعاء الشاء يتطاولون في البنيان. دبيني كسانك دبيني حفاة بيبتي عراة روت بيجعواتا بيجلو برق يعني شتيك وين لبردانية. العالة فقير هجار دسكرت، كسانك دبيني كدسكرت بونا، فقير بونا، هجار بونا، بيبتي بونا، روت بونا. رعاء الشاء كشوان بونا، بەڵام يتطاولون في البنيان. لە قەسرەکانە ئەو منافەسەیەکەکەن لە خانوو ئەمڕۆ پەیدا بووە. کەسانێکە بوون بە تایبەتی لە هەندێک وڵات دەبینی کە چەند ساڵێک لەمە پێش چۆن ئەڵێ پێپەتی و ڕوود بوونە، شوان بوونە، بەڵام ئێستا منافەسە دەکەن لە قات بەرزکردنەوەی خانوەکانیاندا. لە هەندێک وڵات لە هەندێک شوێن کە زیاتر دەوڵەمەندیایە ئەبینیت کە شوانەکان و فەقیر و هەژارەکان کە لە ئەسڵا شوان و فەقیر و هەژار و پێپەتی و ڕوود بوونە منافەسەی یەکتری دەکەن لە خانوو بەرزکردنەوەدا، لە بیناکانی خۆیاندا، لە ڤێلاکانی خۆیان و شوقە و خانوەکانی خۆیاندا. بەڵێ ئەمە هەندێک لە نیشانەکانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ پیاوە بەڕێزە باسی کرد. ئەمجا ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت ثم انطلق فلبثت مليا. ئەمجا ئەو پیاوە ڕۆشت، ئێمەش کەمێک ماینەوە هەندێک ماینەوە. ثم قال يا عمر أتدري من السائل؟ أي عمر، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەزانی ئەوە کێ بوو کە پرسیاری کرد، ئەو پرسیارانەی کرد دانیشت؟ قلت الله ورسوله أعلم. ئەفەرمێ منیش وتم خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشتر دەزانن ئەو کەسە کێ بووە. سێکە چەندێ بە ئەدەب و بە ئەخلاق بوونە سەحابەکانی پێغەمبەری خوا الله عليه وسلم نەیفەرموو وەڵا گومانەکەم فڵان بێ و فڵان بێ و فڵان بێ و فڵان بێ، نە، ئەفەرمی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشتر دەزانن.